سپیده باش بینرین هجا خوشتوی لهر جهه کی بینر و بیسرین منه رز سلاوین ما قبول بفرمون او روژی دیگر هفکار خوشاکاری به چندین برگا بابت و تارین جاز حاسین خدمت هوا سپیده باش بانی باش زور سپاس لهر جگه کن سلاوی یمتان لبه امیدی روژه کی خوشتان بو خوازی وکو همیشه لبیانی 24 قسە لەسەر تەوەری گرنگ دەکەین ئەمڕۆ باسی هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران و چۆنەتی پاراستنی پێز لە وەرزی سەرما و کاریگەریە نەرێنیەکانی مایکەپ دەکەین. گروپا موزیکا ڕەسەم بە دروشمێ هوەر بەریە هەر tiştekî divêt بۆ neteweyê bît. Konsert encam da. Li vê konsertê de çendîn goranî û mûzik û heyran hatin pêşkêşkirin. Keşekê ciyawaz bo gêgir û amadeya hat drûstkirin. ئەمڕۆ لەو کۆنسێرتە چوار گۆرانیم پێشکەش کرد و زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم لەگەڵ کۆمەڵێک ئاسپی زۆر بەتوانێت ئەو گروپە بەشداری کۆنسێرتەم کرد و هیوادارم بەدڵی میوانان و بینەرانی عزیز بێت. ئاستێکی زۆر باش بوو، ئاسپەکان هەمووی ئاسپی زۆر باش و مامۆستا شێرزادیش زۆر پێمانەوە ماندوو بوو و لە پرۆڤەکانیش بە دڵنیایەوە کاتێکی زۆرمان تێپەڕ کرد هەتاوەکو گەیشتنە ئەوەی کە کارێکی جوان بکەین لەسەر ستەیج. ئای دیسان هەڵیاندا جوانی ئاکسێدارە بۆ ئەمان ئەرێ وای دیسان هەڵیاندا جوانی ئاکسێدارە بۆ ئەمان کاکم بێت دەیفەرمۆنی بەخشن بای من چاوڕشێکان مامزم من لە عشقی تۆ گزم چاوڕشێکان مامزم من لە عشقی تۆ گزم چاوڕەجەی چاومە بێدە کوڵمت هەڵمەزم دولبەرای سەرمە ئاغ دولبەرای سەرمە ماوەی 15 ڕۆژ زیاتر لە 20 ڕۆژ دەچی خەریکین پرۆڤەمان دەکرد هەموو بەشە و قردەبوونەوە پرۆڤەمان دەکرد خۆمان ئامادە کرد زانیمان ئەو کۆنسێرتە خەڵک پێ خۆشە خۆمان ئامادە کرد شتێکی کوردی جوانمان پێشکەش کرد الحەمدولیلا. وەڵی هەستم دەکرد ئەو خەڵکەی لێرە دانیشتە پێشەکی بە خێراتینیان دەکەم سەر و سەرچەوان زۆر لەگەڵمان منسەجیم بوون دیار بوو ڕایان لە مادەکانی هونەریمان بوو ئەوە جێگای خۆشحاڵیمان بەتاکید. دیارە ئەوەی ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبێری هەولێر نمایشمان کرد ئێمە وەکو گروپی موزیکی ڕەسەن ماوەی تقریبەن ئەوە 7 ڕۆژ 8 ڕۆژە خەریکی پرۆڤات بوون کە بتوانین کارێکی جوان و کارێکی هونەری نەوازە ئامادە بکەین بۆ جەماوەری شاری هەولێر ئەوە بوو کە ئەمڕۆ نمایشەکەمان کرد نمایشەکە بە سەرکەوتووی بە سەریگرت کاری ڕەسەنی کوردی بوون بە شێوەیەکی جوان ژەندرا کارەکان هەمووی زیاتر تام و بۆنی هەولێریاتەکانی پێوە دیار. بۆ یەکەم جارە لە هەولێر پێشانگایەکی شێوەکاری بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێتەوە کە نابیستن. قوتابیەکان لە پەیمانگای هیوای حکومی فێری وێنەکێشان بوون و ڕۆژ بە ڕۆژ ئاستی بەرەو پێشچوونیان زیاتر دەبێت. لە پێشانگاکەدا 30 قوتابی بەشداریان کردبوو بە 44 وێنە.
باز لەوەی دەکا ئەو وێنەیە کێشایە کە یعنی نابیستیش ڕوحی تعاونی هەیە یارمەتیدەری هەیە کە بەخۆی نابیستە ئەو شخصە و ئەو شخصە نابینایشی بینیە هەر دەستی یارمەتی شخصی نابینات داتن کە بەخۆی هەست دەکە کە ساغات چکە وەلو ئەو جێ و زمانەکەی نییە بەس کەس بەخۆی ناکە کەم ئەندامە یارمەتی کەم ئەندامەکەتر دەداتن لە دڵخۆشی خۆی. لە گچکەیەوە لە کە بچوو بۆ ئەو یعنی وێنە و حەزی لە وێنە و کێشان و ئەوانەیە 10 ساڵە تقریبا دەستی پێکردیە بەس لە پارێکەوە کە مامۆستا ئاڵە هاتیە زۆر باشتر ئێتیمام بە قوتابیەکان دە پەیمانگای هیوای نابیستان ئەوانیش حەز و ئارەزەکەی خۆیان دەرخستیە. من ئاڵا کەمال مامۆستای پەیمانگای هیوای نابیستان یەکەم مامۆستای هونەری ئەکادمی کە لەو پەیمانگایە دەوامم کردیە. زۆر دڵخۆشم بە وزە زۆرەی قوتابیەکانم کە هەم نابیستن خاوەن پێداویستی تایبەتن و کە گرنگجێکی ئەوها بە هونەر دەدەن و دڵخۆشن بە هونەر. زۆر دڵخۆشم کە دەبینم قوتابیەکانم لە ئاستێکدان کە من شانازیان پێوە بکەم کە دەورا و پشتیان سەرسان بکەم بە کارە هونەریەکانیان. لە 30 قوتابی پێک هاتبوون و بە 48 تابلۆ بەشداریان کردیە. تابلۆیەکان تابلۆی کۆلاج و تابلۆی ئەبستراکت و تابلۆی تعبیری و قوتابیەکیشمان هەبوو کە مباشر تابلۆی دەکێشا وێنەی دەکێشا. دڵخۆش بووم ببینیە. بله هەروەکی هەفکاری من شاکاری ئاماژە پێدای ئەڤڕۆ چاوەڕێمەیەکی بەحسا سەبەبن جیابوونەوەیە بەوێ مەبەستێکی مە میێوانداریە محەممەد عیماد بارزانی پارێزەر و ڕاوشکار کردە تو گەلێک بەخێر هاتی بەڕێز بەڕێز محەممەد من دەبێت ئەس پرسیارە خۆی کێرا هەندێ ڕادەست پێ بکەم ئەرێ بەڕاستی جیابوونەوە چارەسەرە جیابوونەوە چارەسەرە ئەگەر بکێتە نقطەکێک و خەڵاس ئیدی چ ژیان گەلێک نەبینی. خودش أمر كري إن أبغض الحلال عند الله الطلاق يعني خراب ترين تشتي حلال لك خذ الطلاق بس دي سانيش بروبة مازن دوري خود بين عائلة دوري خود بين كو بين دبيرة بوش والله خيره دو قصد خيره اللي بكانوا وموفق كان بديسان أم بين سر هو كار الطلاق ما نزكي بينجل صدي لحالات الطلاق نجونجان لجليكو جوازي ثمنه أيش بري خو بدينا عمرة بجويري أو أمارتكو 2003 يتهي يتأنجمني دادوري عمري وانيوان 15 سال بو 24 سنة كواتا أف عمرة كي غلطة بو زواج نزيكي بهنجر صدي حالة الطلاق نيوان 15 بو 24 سالية بله برز محمد بابلين هۆکارەکانی جیابوونەوە زۆرن حتمما بەڵامی شێگەوەی کە لێسا زۆر باوە بابەتی چاولێکەریە ناو خێزانە بۆ نمونە فڵان کەس ئەوەی هەیە ئێمە نیمانە فڵان کەس فڵان سیاری هەیە فڵان کەس فڵان ماڵی هەیە فڵان کەس سەفەر ئەکات ئەمە تا شەنێک یعنی هۆکارە بۆ ڕێگە خۆشکردن بۆ جیابوونەوەی هاوسەرە چاولێکەری ڕێژەکەی زۆر کەمە باڵە لە نێوان ژن و مرد بەڵام بابەڕاستی بلێم چاولێکەری ئەوڕۆکە هۆکارێکی زۆرە عائیلەکان تەفریقە دەکات مەسەلەن خانەوادەیەک چەند برانە و چەند خوشکن و هەریەکە و چینە ڕێگای خۆیان راو دەڵێ برات ئەوەی کڕیە خوشکت ئەوەی بۆ کرایە فلان ئەوەی بۆ کرایە زیاتر لە تەفریقەی خانەوادە دەبی نەک هۆکاری تەلاق زۆر کەمە لە هۆکاری تەلاق بەڕێز محەممەد تە بەحسی تەمەنە کرد چ تەمەنێک یەک گونجاوە هەم بۆ کیژێ هەم بۆ کوڕە بۆ زەواجێ هەمە جا منێوە گوتی 24 حتا 27 ساڵ باشترین تەمەن بۆ کیژێ چەند ساڵ بی درستە زەواج بکات خۆ بۆ کیژێش 24 27 ساڵ چونکی
دیگەنە تەمەنێکی باش عقلێکی باشە بکوبشن ئیدارە ژیانە خوب بکەن. Vece ez dil bînerên sosyal medya Kurdistan 24 pirsim hin reya xwe bêjin çi temenek bû kîj û kurayê guncawa bo zewacê. Şakar tu kerem ke. Tu çi dibêyî pêş ay tu pisyara xwe bikeyî reya te. ویسم باسی شتێکی تر بکەم ئایا ئەو ڤیددیوانی کە لە سوۆسیال میدیا بڵاو ئەبنەوە بە نمونە ئەو ڤیددیوانی کە دروست دەکرێن ئەبینێ کابرا بۆ نمونە هەموو ڕۆژێک گوڵێک بۆ خێزانەکەی ئەباتەوە هەموو ڕۆژێک دیارەک بۆ خێزانەکەی ئەباتەوە یعنی ئەگەرەوە ڕەبت بکەینەوە بە سوۆسیال میدیا بە هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەرانەوە کابرا نیەتی بەڕاستی هەموو ڕۆژێک دیارەک بۆ خێزانی بەرێتەوە ئەو سوۆسیال میدیای ئەو ڕیلانەی ئینستاگرام تا چەندێک هۆکارە بۆ دروستبوونی کێشە لە بینی خۆی هیوادارم کەس باوەڕ بە ڤیددیۆەکانی سوۆسیال میدیا نەکات چونکو سوۆسیال میدیا هەمان دەزانێت ژیانی واقعی نییە ئەوان ژیانی واقعی نییە کەسی شتە خراپەکانی خۆی پیشان نادا ڤیددیۆیەک پیشان دەدا بە چەندین هزار میلیۆن ڤیۆی هەیە شتێک بۆ خێزانەکەی دەکات بەڵام ڕاستیدا ئەسڵ ئەساسی بوونیە ئەوە یەک دووش هۆکاری جیابوونەوە بەهۆی سوۆسیال میدیا ڕێژەیەکی زۆر کەمە ناگاتە 7%. بەڵێ ئەی باشە هۆکارە سەرەکیەکە با بڵێن بەس تەمەنە یانی جیاوازی تەمەنە هۆکاری سەرەکی جیاوازی تەمەنە بەداخەوە هۆکارێکی دیش هەیە کە هۆکاری هەرە سەرەکیە دەتوانم بلێم 70% حالەتەکانی تەلاق کە ڕوو دەدات تەداخلی خانەوادەی ژن و مێردەکە بەنە تەداخلیان ئێمە تەماشاکەین کوڕ و کوچێکی لەگەڵ یەک قسەی دەکەن چەند ساڵ یەکتریان خۆش دەوێت کاتی کە بۆ زەواج شتەکە بۆ عەلەنی ئیتر ئەو عوامل خارجیانە و تەداخل و ئەطراف تەسیریان لێ دەکەن دەبی ئەوان گوێ نەدەنێ مەسا ئەوان دەبی خەمی خانەوادەکەیان بی چۆن پێی بینن چۆن خۆیان تەکبی بکەن بەڵام بەداخەوە زۆربەی زۆریان دەلێ دایکمە باوکمە نەک خوشکمە بەڕێی من 70% هۆکارەکان تەداخلکردنی خانەوادەی هەردوو لایە. بەڕێز محەممەد مە ڕەیا خەلکیە وەرگرتە سەر بە بابەتی ئەم پێک بە بینەر بین و ئەم بگەڕێنەوە. تەحمل و تەفەهومە ئەویش بەرگەگرتنی یەکتر و تێگەیشتن لە یەکتر ئەگەر ئەو دوو خاڵە هەبی بابەتی جیابوونەوەی هاوسەران زۆر کەمتر دەبێتەوە بەڕاستی بەڵام هۆکارەکانی تری هۆکارگەل هەن بەڕاستی کە گەر تەماشا بکەی بابەتەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان باش بەکارنەهێنانیان بەڕاستی و لەگەڵ ئەوەشدا ئامێرەکانی ئەو زیرەک و ئەو بابەتانی کە هەیە وای کردیەکە ببێتە یەک لە هۆکارەکانی جیابوونەوە تقریبا بیست دەبی هۆکاری یان با بڵێن نهێنی تەمەند درێژی ماوسەرگیریە بۆ چێگەڕێت بۆی هەردووچیان دەبی لە یەکدری قبول بکەن زۆر زار ئەو غەڵەتەشی دەکات پیاوەکە غەڵەتەشی دەکات ئەوە دەوی پشیت گەورە پشتی فراوان بی ئەوە یەکەم بەڕای تۆ هۆکاری چێکە ئێستا هاوسەران زۆر زووتر تەمەنێکی کورتی هاوسەرگیریان خۆی ئافرەت تۆزێک ناسکترا وەکو تەعامل کە دەبی تەعامل لەگەر ئافرەتی بکەی پیاوەکە تەسەڕفی خۆی دەکات لەگەر ئافرەتەکەی یعنی کە تەسەڕفی خۆی کرد بەگران ڕادەوەستی لەسەر ئافرەتەکەی و هەمان شتیش ئافرەتەکە تەماشای پیاوەکەی دەکاتن کە پیاوە ئەو حسابی ئەو پیاوە تێلو ناکە یعنی ئەوەش هەیە زیاتر تاسیر لە جیابوونەوەیان دەکات طبعا بزانم واضعە لەبەرەوەی ئەوەلەن ئیمکانیەتە یعنی دەبی ئیمکانیەتی تەبیتن بە تایبەتی ئێستاکە یعنی کچێکی زۆر و مثلەن ئافرەتان زۆر ماینەوە گەنجان زۆر ماینەوە لەبەرەوەی بەڕاستی پێویستیان بە ئیمکانیەتێکی باش هەیە بۆیە کە ئێستاکە هەتا یعنی ئەگەر ملاحەزە بکەی تەلاقیش زۆر بووە یعنی هاوسەرگیری کەم بووە بەڵام تەلاق زۆر بووە. تۆ هۆکاری سەرەکی چییە لە بابەتی پارە و بەخۆی هۆکارەکە ئەگەر باواز بە دەردیتوگەتێن لە پارە بینین بەڵام هۆکارەکەش ئەوەیە هەندێک کەسێ احتیماڵی بە دڵی خۆی زەواز نەکا. بەڕێز محەممەد جیاوازیات تەمەنە بینە دوو هاوسەرە چەند هۆکارە بۆ جیابوونەوە ئەس نمونونەکێ بینم 10 ساڵ زەڵام لە ئافرەتێ ماستر بیت دەبێژن کارێکێ باشە زەڵام تێگەیشتیترە ئافرەت لە ڕوویە جەستەیەوە لە ڕووی دەرونیەوە زیاتر مازنتر دەبیت زووتر مازنتر دەبیت ئەف بۆچوونە تا چەند ڕاستە بۆچوونەکە زۆر تەواوە پێی ئامارەمە 5800 حالات تەلاقیت هەی 1200 حالەتی جیاوازی تەمەنە ئەی نسبەکە سەروەی 20%.
یا بجانو که تو دبی تمن زلام مستر بیتن تا چند باشتره خود ابخو تمن ظلام 2 حتى 8 سال بيرفكت جاجن فرق به 2 حتى 8 سال بتركي متر لا موافق نامه باشە بەڕێز محەممەد یەکێک لەو بەڕێزانە باسی لایەنی مادی کرد یعنی کەسێک کە زروفی گونجاو بێ ئایا بۆی کە ژیانی هاوسەرگیری پێک بێنی تۆ پێویستە سیارە و ماڵ و هەموو شتێکت هەبێ و ئەجا هەنگاوی سێمیان بنێ بۆ پێگەێنانی ژیانی هاوسەرگیری خۆی ژیانی هاوسەرگیری پێکهێنانی بناغایەکە بۆ ئەوەی گەنجەکان خۆیان پێتەکوینکەن بەڵام بەداخەوە ئەو حالەتانش لە کۆمەلگا هەیە یعنی ئاوا تەعامل لەگەڵ ماڵی کوڕە دەکەن کە وەکو کچەکە پێیان دەفرۆشن هیوادارم ئەو حالەتە نەمینی بەعکسەوە پشتگیری لە کوڕەکە و کچەکە بکەن بە ئەوەی ژیانێک پێک بین و موافق بن لەوانەیە 90% گەنجەکانە و ئیمکانیاتیان نەبی خانیان نەبی حاڵەتی جیابوونەوەش بەهۆی هۆکاری مادی و ماڵی جودا هۆکاری ماڵی جوداشمان هەیە بجەبارس محەممەد توێل دادگایە چ کەیس هەبوونە مەسەلەن و بەرچاو ببیتن ئافرەتێکی داوا چ تشتێکی نەکردبی لە ئاخیری گەیشت بیتە ڕێژە تەلاقی گوت بیتێ دوو ئەڵلقێکش ڕازی بووی ماتە زێدەتر چ دوێتن خود کێشتە تۆ زۆرن ئەبە مەوزوعات تە بەحەز کرداز بچمەت مەوزوعاکی دی ئافرەت زۆر جات هێتە ترساندن لە مەحکەمەی ترساندن بچێ زانیارت یاسایی نینە دبێنە ئافرەتە ئەگەر توڕازی نەبی ئەم دزار و کالتەوەرگرین ئەم مارەی نادەینەتە حتا مارەی پێشەکیش وەختی وەرگرتە ئەوێش دەرتەوەرگری زۆر جاراش ئافرەت باوەڕکەن چونکی ڕۆشنبیریە یاسایی نییە هەندەکە دباوەڕکەن تەنازل لە هەمە حقوقەت خودکەن هیویدارم ئەوەش ببتە یعنی ڕۆشنبیر ببن بزانن یاسای مافی ئافرەت ئەف هەم نەوەکەی پاراستەی زۆر سانەی تەنازل مافت خو نەکەن ئەوا تەش گوتی ئەوە منەتکرد نەفسەرێک توپ ئەوێ ڕازی بووی بەس ئافرەت ژیانە خۆیدایە حالەت لە کیچێنی بوو حالەتێکی دێ هاتیە گۆڕین مەسەلەن لە ماڵێکێدایە مەزم بووی هێڵای بوو خاترا کەسێکی دی تڤە مرۆڤزانیتن چ تەسحەیەکدا ئافرەتی بوو مێرە حتى هاتیە و زەواجگە کردە و گەل بژیت باشە بەڕێز محەممەد ئەی ئەگەر ئافرەت تەمەنی زیاتر بێ لە پیاو ئەوی ژەر هۆکارەسات نییە بەێ وڵا کارەساتە ڕای منە شخصیە بەس هەشمانە گەورەتریش بێ هاوتەمەنیش کارەساتە هاوتەمەنیش بێ دەبی لای کەمی گوتم 2 ساڵ دەبی جیاوازی هەبی هاوتەمەنیش کارەساتە بەڕێز محەممەد ئەگەم بەگەڕینە بەرای وەختێ دوو کەسە ژیانە هاوسەریە پێکتینال پشت پەردەیەک و دوت دیت پشتی هەنگی خۆشەویستی و ڕێز و محیبەت دەست پێت کرد نوکە ساڵا دێتگەیەک و دوودابن دێکەیفێک و دوهێتن دێک و دوو بینن چوونە دەرەوە دەهەبیت ئاخیرێ ناگەتە 6 مانگا دێ تەلاقی وەرگرن سەبەبێ vê هەندێک چییە؟ سەبەبێ هەندێ من بەحث کرد وەختی ئەو هەردووت گەلێکن کەس نزانیت ئەو هەردووکردنەوە و خودێت زانیت بەس پشتی هەنگی کوبی علنی بێ زەواج بێجات تەداخلت خارجی دەست پێت کرد بۆ ئەوە بوتە نەکیریە بۆ ئەوە بوتە نەکیڕیە بوتە نابەتە دەرێ بوو هو ناکێت بوو ژناتە هوجا مشکلە هەم هەوە عوامل خارجینە پشتی زەواجی عوامل خارجی دەست پێکەن تەسیرە دی سەبەبێکی دیش نییە بەڕێز محەممەد یەکتر قبولکردن تو ماوەیدا مەسەلەن خۆشەویستی زیاتر زاڵە عقل ڕاتوەستیتن یەکتر قبولکردن نیە خۆشەویستیە پاش یەکتر قبولکردن خۆ یەکتر قبولکردن زۆر درستە زۆر جارە مرۆڤ ببێت تشتێک بۆ حتایە بی حتا سەربی قبولکردنە باشی و خراپیەت ئەیکە عیناد نەکردن گەل ئەیکە لێک و دوو تێگەشتنە زۆر جارە مرۆڤێک گولێ دوێت بێ هاوبیرت ئەیک بن وەکەیەک بیر بکەنەوە نە عکس غەڵەتە ئەگەر هەندێک بیرت وە هاودژی ئەیک دەبن چ جارە موفق نابن بەس تڤە باشی و خراپەت ئەیک و دوو قەبیل بکەن بەڕێز محەممەد زۆری بەکارهێنانی سوۆسیال میدیا و فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆک و ئەوانە ئایجاری وایە مۆبایلەکە بەدەستەوەیە 3 سەعاتەکەی سێرەکەی لەگەڵ منداڵەکە تا لەگەڵ خێزان تا 2 سەعاتت لێ ڕۆشتووە و 4 کەلیمە قسەی
نەستەقی بۆ مناڵەکان و بۆ خێزانە نەکردووە ئەوەش ئەبێ هۆکارێک بێ ئەوە هۆکارێکە محیبەت کەمەکات ئەزانیت ماڵ منداڵ تربیەتیان دەوێت یعنی دەبی وەکو باوک تۆ ئەو بەرپرسیارەتی هەڵگری ئەو منداڵە عەتفی تۆی دەوێت حەنانی تۆی دەوێت ئامۆژگاری تۆی دەوێت بەڕێی من ئەو منداڵانەی کە باوک یان دایک یان دایم و سەعات خەریکی مۆبایلن تربیەتێکی جوانیشیان ناوێت دەبی ئەو مەسئولیەتە هەڵگرن دەبی بزانن کە ماڵ مەسئولیەتی دەوێت هەموو شتێک سۆشیال میدیا و متابعی ئەخبار و سەفحات و پێیج ئەو شتانە نییە بارس محەممەد ئەوە ئەو هەندێک سەبەب بوون ببین ئەمە بەحەسکردن باشە چارەسەر چییە ئەم نەشین ببین پێش ئەوەی دوو کەس بچنە ژیانە هاوسەرگیریە سنتەرێک هەبی تێجا ڕۆشن بیر بکرێن پاشی ژیانە هاوسەرگیریە پێک بێنن یان چارەسەرێن زیاتر چنە خودمە ئەو ئامار هەندێک گوتن چارەسەرە ئێکێک و 40% حالة الطلاق العلاج كزواج كنا پشتی 24 ساله یا دویش تداخل عائله هر دو طرفا نمینید اویش دنسبه که زور اویش نزدیکی 30-40% حالات الطلاق ده کم کرد کرو کیجن گلیک بگون جین خلاص مثلا کیجی هانا بو مالا باب خوبر بیجن هر مشکل خود گمیری خو حل کرد کره هانا بو مالا باب خوبر بیجن هر مشکل خود گجنا خو حل کرد خلاص نگو عائله كابيكي ناي مشكلة خود قالك حل كان ما عندك حالة شيء هاي مثلا حالة تنازوكي مثلا دولة هت عفرتها حقه بلكي بتشيك بيت عم بياوي حقه بلكي بتشيك بيت بس أبها من نسبة كمن مثلا ما حالة هاي جن إنانا دوام ضزيبة بيرا زمان دي جنائي كم بس أبها من نسبة كمن خو السوشيال ميدياش سوشيال ميديا أبروكيا قالك بيت أغوان بين والله ايك اللي هو كارت سركية طلاقه بعكسه رجاء زور زورش كيما رجاء هو كارت سوشيال ميديا كيما برز محمد أبينين هنديك جار جنو مرديك ناقون جين بيكو بله الان بابلين شش مانك صالك روشت ولا بام منالك يان ببي بله ان شاء الله برو باشيرون نازانن ام دوانا اگر ناقون جين دو روجيتر كارساتيك روايا يعني من دالك يان خسوته من دال دو روشتري بيت التصحيح أو شونه يعني أتواني باسيكي پرسیارەکەت زۆر جوانە بەس یەک لە هۆیەکانی جوانکردنی هاوسەرگیری منداڵە بەڕاستی نعمەتە کاتێک کە منداڵت دەبێ هەم پیا و هەم ئافرەت واز لە زۆر عینادی و شتی خۆت دەینی ئیتر شێوەیە فکرکردنیشت دەگۆڕێ دەزانی چۆن بەرپرسیارەتی هەڵگری بەڕێی من شتێکی باشە بەڵام بەداخەوەش لە تەلاق مزەحیەکان منداڵن من لە دادگاکان دەبینم بەڕاستی پارێزەر من هەم کات دەنێم پارێزەر کە ڕۆژانە چوە دادگا زۆر عاتیفە و شتی نامینێ بەڵام ئەوەی کە هەستت دەجولێن و عاجز دەکە بەڕاستی منداڵ کە دەبینی لە نێوان دایک و باب دەفتە زەحەیە بەداخەوە بەڕێز محەممەد دەست کۆتا پرسیارە خۆ بکەم دووەکی پارێزەرێک و ناو دادگا زیاتر لە چەند کەیساتە دیتە آخرین ئامۆژگاریاتە بۆ گیوان گەنجە چی ئەوێت نوکە بڕیار دەدەن بچنە ژیانە هاوسەرگیریە هیویدارم لە عەمرێکێ باش وەکی من گوتی 24 حتا 27 ساڵە هاوسەرگیریە خوو بکەن و چ مێر چ ژن جیاوازیت ئەیکودوو قبولکەن خلافات ئەیکودوو قبولکەن منە تاپسە ئەیکودوو نەکەن تشتال چاوێ ئەیکودوو نەدەنەبێت چونکی زۆر جارە من بوتە هۆکرە تەبوو من هۆکرە فلانێ هوگوتە هیویدارم ئەو تشتە نەبیتن ئەکتر قبولکردن بە هەمە ڕەنگێکە مادەم تو هاتی ناف پرۆسەکێ ناجحکە خلاص توێ ناجح کرد بەڕێز محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر گەورەت کردین سپاس بۆ بەڕێز محەممەد بارزانی زۆر سپاس کوتت گەلمەداوە زۆر سپاس لە هەولێرێ وەرزێ نمایشە فیلمên کوردی لە سینەماهێن بەردەوامە کو هەفتیە ڕۆژێکێ بۆ نمایشە فیلمên کوردی تێتن دەستنیشانکردن بە دەستپێکا وەرزێ زڤستانê jî فیلمê مەحسا پێکەنی هاتە نمایشکردن و بە گوتنا ڕێبەربەریya سینەمaya هەولێرê di mavê vê salê de derbareyê bînerên فیلمên کوردی gelek zêde bûye.
بڕۆچی لە شوێنێکی تر نانەخۆین بۆچی من حەزم لە غەزایرانێت خواجی نەچین جێگایکتر چواشاکە نەموتە بەهانە مەگرە بڕۆ دەی هەستێکی زۆر ناخۆشمە بووم چکە باسی لە مافی ئافرەتان دەکرد بەجێ شتێکی زۆر ناخۆش بوو کە مناڵێک بە زۆر بەمێر بدرێت بە پیاوێکی زۆر گەورە هەستێکی زۆر ناخۆشم هەبوو یەکەم شێت سەبارەت بەوەی کە ڕوخساری قاچاقچەکان نیشان بدەم کە گەنجانی ئەم وڵاتیان خستە ناو دەریای ئیجا بەوێدا بپەڕنەوە ئەی ئەڵڵا بەختەکی بە ساغی دەردەچنیانە بۆی کە ڕوخساری وان نیشان بدەم دوو مەشهدێک هەیە ینی لەوێدا من باس لەوە دەکەم دەڵێم کوردستانی یەکە باشوور باکوور ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵات باسا پێکەنی فیلمێکی زۆر کۆمەڵایەتیە باس لە کێشە و گرفتەکانی ئافرەت دەکات لە کوردستان بەتایبەت لە دنیایەکی مۆدرندا ئەم فیلمە لەسەر ئەرک و ماندووبوونی خۆمان دروست کراوە کورد پێویستی بە سینەمای مستەقلە پێویستی بە سینەمایەکە کە بەڕاستی بتوانێت ڕخنە بگرێ بتوانێت دەردەکانی ملەتی کورد پیشانی هەموو دنیا بات یارە ئێمە بەپی وەرزەکان چارەچەکانمان بەرەوە دەچیت ئەوە تقریبا ساڵێک تەواو دەبی و دیسان گەڕان ناو وەرزی زستانە کە مانجی 12 و مانجی 1 و 2 هەموو هەفتەیەک ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 6 ئێوارە ئەمە لێرانە فیلم نمایش دەکەین طبعا طبیعی لەو چەند وەرزەی کە لە ڕابردوو کارمان کردووە بۆتە هۆکارە کە بینەرێکی زۆر بە سینەما ئاشت بکەینەوە بێن لێرە سەیری فیلم بکەن فیلم ببینن لەگەڵ هاتنی وەرزی سەرماوسۆڵە پسپۆڕانی جوانکاری پێست باز لە چۆنێتی پاراستنی پێست دەکەن. دکتۆر کەژان عەلی یەکێکە لە پسپۆڕەکانی جوانکاری ئەو باز لە چەند ڕێکارێکی پاراستنی پێست و مانەوەی پێست بە شێداری دەکات. کاتتان باش ئەمڕۆ حەزەکەم باسی بابەتی گرنگیدان بە پێست لەم وەرزەدا بکەم کە وەرزی پاییزە و بەرەو زستانە ڕۆین کەش و هەوا سار دەبێ پێستیش زیاتر بەرەو وشک بوونەوە ئەڕوا جا و کەسانی کە خۆیان پێستیان وشکە ئەبێ زیاتر ئاگادار بن چۆن مامەڵە لەگەڵ پێستیانەکەن بۆی تووشی کێشەی زیاتر نەبن هەروەها نەخۆشیش هەیە کە وەکو ئەگزیمایە وەکو سەدەفیە کە زیاتر پێستەکەیان خۆی وشکە و کێشەی هەیە لەوانەیە لەم وەرزە ئەگەر بە تەواوەتی ئاگاداری نەبن و نەزانن چۆن مامەڵەی لەگەڵ بکەن کێشەیان بۆ دروستکە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە نابێ زۆر ئەو پێستە بشۆرێت شتنی زۆر باش نییە بەرکەوتنی ئاو باش نییە لە بەرەوەی پێست زیاتر وشکە کاتەوە. هەمانەوەی پێست بە شێوەیەکی شێدار و دوورکەوتنەوە لە وەشک بوونەوە هۆکارێکە بۆ مانەوەی پێست بە شێوەیەکی گەنج چونکە ڕێژەی کۆلاجین و ئاو لە پێستا هۆکارن بۆ ئەوەی کە پێست بمێنێتەوە بە دوور بێ لە شلبوونەوە و دەرکەوتنی خەتی تەمەن ئێمە ئەزانین ئەوانەی کە گرنگی بە پێستیانیان بە بەردەوامی شەدارکەرەوە بەکارهێنن درەنگتر پێستیان نیشانەکانی پیدی پێوە دیارە بێ و ئەبێ ئەوەش بزانین کە لەگەڵ بەسەرچوونی تەمەنا بە ساڵاتچۆکان زیاتر پێستیان وشکە بێتەوە لە بەرەوەی هەموو خانەکانی لەشیان چالاکی کەمە بێتەوە بەو خانانەوە کە چەوری دروستەکە و پێست شێدار ئەهێڵێتەوە بۆیە ئێمە ئاگامان لە بەساڵاتچۆکان بێت کە زیاتر شێدارکەرەوەیان بۆ بەکاربێنین و ئاگاداریان بین تووشی وشک بوونەوە و خوڕ و ئاڵۆش نەبن.
شاکال لە وەرزەیدا بە تایبەتی ئافرەت ئەم گەلک حەسکەین گرنگیە بە پێستێ خۆ بدەین و تایبەت یعنی کو تشتێک پێستێمەتێ باڕکە ئەم گەلک عیجست بین زەڵامژی توانانی پێستێن بۆ پیاوانیش بە هەمان شێوەیە یەکێک لە مشکلەکانی پیاوان ئێوە ئەتوانن ها بە مەیکەپ و تەرتیباتوانە بۆ شاکات پیاوی ئێستا مێکاپ ناکات مشکلەکە هینە مشکلەکە ئێمەین ینی سێمەکە چینە دەرەوە ناشارێتەوە پێستمان وشکە بێتەوە یان بەو جۆرە ڕۆتین بەکارێنی شاکار هیچ شتێک بەس بۆ سەر شاشە ئەی چۆن ڕۆتین ئەڵێم پێشەوەی بخەوی وەڵا کوڕەکەمان سروشتیە بەڵێ ئەمڕۆ گرنگی بە جوانکاری پێست و گرنگی دام بە پێست دەدەین دکتۆر سامیوەلی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری میوانمان لەگەڵمان دکتۆر بالەوە دەست پێ بکەین تا چەند لەم وەرزە گرنگی دام بە پێست گرنگە هەموو کاتە گرنجیدان بە پێست گرنگە بەڵام ئێستا گرنجیدانی هاوین زستان سارد گەرم جیاوازە گرنجیدان ئێستا لە وەرزە زۆر گرنگە بە خاڵی یەکەم و گرنگترین خاڵ شێدارکردنەوەی پێستە شێدارکردنەوە بە بەردەوامی نەک شێدارکردنەوە کاتێک کە پێستمان زیانی پێدەگا زۆر کەس وایە شێدارکەرەوە کاتێک بەکاردێنی کە پێستەکەی بە تەواوی وشک بووە شەق بووە هیلاکە پێویستی بە سەردانی دکتۆرە ئەو کات دەست بدەکا بە شێدارکردنەوە تا ئەو کاتەی چارەسەر کە چارەسەر واز لێدەینەوە دوو تەمەن زۆر گرنگن کە زیاتر شێدارکەرەوە بەکاربن ئەوانیش کە منداڵ و بە تەمەنەکانن چونکە پێست زیاتر وشک دەبتەوە ئەوانە زیاتر پێویستیان بە شێدارکەرەوەیە جۆری شێدارکەرەوە شەڵبژاردننی زۆر گرنگە شێدارکەرەوە بەکاردێنی ڕۆژێت چەند جار بەکاردێنی دوای دەرچوون لە حەمام شێدارکەرەوە بە تایبەتی زۆر زۆر گرنگە دوم خاڵ بەکارهێنانی هیومیدیفارەیان باسی شێدارکردنەوەی پێستمان کرد شێدارکردنەوەی ژوورەکەمان یان ماڵەکە ئەویش گرنگە چونکە دەزانین ئێستا خاستن وڵاتەکەمان بەحری لێ نییە دەریای لێ نییە جەوەکە زۆر وشکە زیاتر پێویستمان بە شێدارکردنەوەی ئاو هەوای ناو ماڵەکانیشمان هەیە جیهاسێ لۆ شێدارکەرەوە دەشتوانین منجەڵک ئاو لەسەر ئاگردانی ئەو بخاری دروست دەبی و هەڵمەی دروست دەبی کە ژوورەکە و ماڵەکەی شێدارکاتە بە تایبەتی ژووری نووسن بەڵە باشە دکتۆر پێشەوەی کە بچینە ناو قوڵایی باسەکەەوە ئەمە پرسیارێکی لێ بکەم ئەبینین کە ڕۆژانە یاخود مانگانە هەفتانە سنتەری جیاواز دەکرێتەوە بۆ مەسلەی جوانکاری و بۆ مەسلەی پێست و بۆ هەچ بابەتێکی تر بێ ئەم سنتەرانە بە لێشا و با بڵین کەسە پەپلیکەکان ئەبەن ئەوانەی کە دیارن لە سۆشیال میدیایە ڕێکلامیان پێیەکەن بۆیە شوێنەکە بناسیێنن بەس دکتۆر ئەم شتە قەت لە توای من نەمبینیوە یعنی قەت ئەو جۆرە ئینانە ناکەی هۆکارەکەی چییە؟ ینی دیاکردن لۆ شتێک ڕێکلامکردن لۆ شتێک کە ببتە ترند بەم شتێکی زۆر خراپ ئەگەر هاتووە تو بەرنامەکت هەبوو یان ڤیددیۆیەکت کرد یان شتێکت کرد زیاتر هەوڵ دەی وشارکردنەوە بی تازە جۆم لە بابەتە و باستان کرد لە جەنابەتی پرسی ڕۆت چۆن دەبی ڕۆتیم بەکارێنی مەسەن ئێستا یعنی وای لێ هاتی ئەو شتانی کە ڕۆژانە جێمان لێ دەبی وا دەزانین فەرزە مەسەرەن کە دەرێ ڕۆتینی پێست بەکاردێنی ڕۆژە هەموو کەسێک ئێستا کە دێتە سەردانمان دەکا دکتۆر ڕۆتینە چشم لۆ بنووسە یان ڕۆتینەکەم دکتۆر باشە ڕۆتینەکە چییە طبعاً یەک شتی پێەیە هەتام نووسری لێ دەرناکەم ئەوەی دەشۆم ئەوەی لێ دەکەمەوە دوای ئەوەی لێ دەدەم دوای ئەو شێدارکەرەوەی لێ دەدەم ینی بەبێ بزانی پێستەکەی چیە مەسەن دەستار شوێنێک دەرێ ئەو ڕۆتینە بەکاربینە زۆر باشە ئەوجا دکتۆر هەر لەسەر قسەکانت جۆری پێست جیاوازی هەیە زۆر جیاوازی هەیە ینی ئەو شتێک کە لە کەسێک بەکاردێ لەوانەیە لێ کەسە چیتر بەکار بێ زۆر زیانی پێ بگەینی ئەتوانی باسی جۆرەکانی پێستمان بۆ بکەیت بەگشتی ئەگەر باسی طبعاً زۆر دابشکردن هەیە لە ڕووی ڕەنگەوە 6 زۆر پێستمان هەیە لە ڕووی وشکی و چاوریەوە کە ئەویان زۆر گرنگە مەسەرەن ئایا پێستە چاورە یا وشکە زیبکەی هەیە نییە ئەوانە گرنگن ئەو دابشکردانە بەڵام مەسەرەن لە بۆ زۆر ئیش هەیە کە ئێمە دەیکەین جۆرەکانی پێست لە بۆ ڕەنگەکانی زیاتر گرنگە کە ئەمە مەسەرەن لەو پرۆسیجەران کە دەیکەین ڕەنگەکانی پێست چەند زۆرن بەڵام لە بابەتی وشکردنەوەی ینی گرنجیدان بە پێست ئەوشمان لەبیر نەچی بەس مەسەرەن گوتمان شێدارکردنەوە و بەکارهێنانی هومیدیفار تەنیا کافی نییە خواردنەوەی ئاو شێدارکردنەوەی زۆر مهمە چۆنێتی بەکارهێنانی سابوون گرنگترە لە ڕۆتین ینی ئەو سابوونی کە بەکاری دەینین دوورکەوتنەوە
دوورکەوتنەوە لە لیفکە دوورکەوتنەوە لە لیفکە ینی ئەوە ئامۆژگاریەک هەر هەمووی ئەی باشە بەچی خەڵک خۆی بشوا دکتۆر زۆر جوانە منداڵی هینایە ئەگزیما هەیە پێست دوشکی منداڵان کە زۆر ناخۆشە منداڵەکە لەوانی نەتوانی بخەوی پێستی وشک بوو تۆ وشکە ئەوە وشک بۆ تۆ پێی دەرەی شێدارکارەوە بەکاربێنە لیفکە بەکاربێنە یەکسەر دایکە ڕات دەگری دکتۆر ئەی چۆن خایان دەبتەوە نازانم ئەو منداڵە ئەمری 5 ساڵ لەکوێ ئیش دەکا لە شەریکی سیارەت ئیش دەکا چۆن پاک دەبتەوە تاوان لەگەر دەیباتە حەمام ئاوی گەرم ئاوی گەرمیش نابی حەمام بە ئاوی گەرم و بە لیفکە پاک دەیشوەرەوە ئەوە یادگاریمانەیە لەگەڵاوە وەڵی هەر کوشتیانی ینی دەرێ دکتۆر هەموو پێستی خەت دەبی تەمان خەت دەبی ئەو لیفکە زبرە تەمان وانە کەممانەوە لە حەمام بەکارنەهێنانی لیفکە ئاوی گەرم بەکارنەهێنان زۆر نەمانەوە ئەوانە هەمیان زۆر گرنگن بەتایبەتی لەو کاتە باشە دکتۆر شاکار بیناتەت گە ترندن تیکتۆکێ چێتە شا ترندن تیکتۆکێ کردینە؟ نه شاکار زۆرێ سروشتیە لە تیکتۆکێ زۆر جار ئەم دبینین زۆر تش دبنە ترند دبحثا جلکادا دبحثا پێستدا ئەف جارە لە بابەتی ئەف جارەیە تیکتۆکێ هەستاینە دژەخۆرێ بکارتینن بۆ بنچاوێت خۆ بۆ سەر ڕوومەتت خۆ وەکی کنتور بۆ ئەوەی بچنە بە ڕۆژێ و بسەتون ببێن وڵا ئەم بە شێوەیەکی سروشتی تۆین ئەم بە هەڤڕابینەر بین و زیاتر ئەم سەراغ بین. وەک هەمیشە ترێندەکانی تیکتۆک تەواو نابێت ئەم جارە یەکێک لە ترێندەکان نەدانسکردنە و نەجلگۆڕینە. لە ئێستادا باوترین ترێندی تیکتۆک کۆنتۆرکردنە بە بەکارهێنانی دژەخۆر و تەنەری ئەسمەرکردن. هەروەکو لەم ڤیددیۆیانەدا دەیبینن بەشێک لە چالاکوانانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیە دژەخۆر وەکو کۆنتۆر بەکاردەهێنن بۆ گۆڕینی ڕەنگی پێستیان و بەشبەشکردنی ڕەنگی پێستیان بە شێوازێکی سروشتی. پزیشکان و پسپۆڕانی پێست دژی ئەم ترێندن و بەکارێکی هەڵە ناوی دەبن دەشڵێن دژەخۆر بۆ ئەوە بەکاردێت تا پێست لە تیشکی سەر و وەنەوشەیی بپارێزێت کە دەبێتە هۆی سووتان و تێکدانی خانەکانی پێست. نابێت لە بەشێکی دەموچاو بدرێت و لە بەشێکی تر نەدرێت. بە قسەی پسپۆڕان و شارەزایانی پێست چوونە بەرخۆر بەبێ بەکارهێنانی دژەخۆر دەبێتە هۆی سووتان و تێکدانی خانەکانی پێست. زۆر جاریش دەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجەی پێست و چەندین نەخۆشی و کێشەی تر. هەروەها دەڵێن گەردەتەوێت خۆت لە پیربوونی پێشوەختە شێرپەنجەی پێست دووڕەنگی پێست و سووتانی پێست بە دوور بگریت ئەوە لە هەموو وەردەکانی ساڵ دەبێت دژەخۆر بەکار بێنیت بێگومان بە هەماهەنگی لەگەڵ پزیشک تا دژەخۆرێکی گونجاو بە پێستت هەڵبژێریت. دکتۆر بڕاستی ئەvە کارەسات نییە تۆ فاوندیشن و تەنەروانە بکار بینە بەس بە ئەوی کنتورێکی بکەی بچە بە ڕۆژە پێستە خۆ بسووتێنی چەند زیان هەیە گو خەڵکێمە vê ترێندە دووبارە نەکەێت. پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە دەمێ ئەومان لەبیر نەچی یەکێک لە نقطە مهمەکانی گرنگجیدان بە پێست دەوەرزستان بەکارهێنانی دژەخۆرە چونکە لەوانەیە خەڵک وا تێگەیشتیە کە گەرما بوو ڕۆژ بە قووەت بوو هاوین بۆ کات دژەخۆر بەکاربینی ئەخر ئەو کاتێک کە ڕووناچی لە دەدا چونکە ئەمە ئەو شتێک کە زیان بە پێست من دەگەنی تیشتی سەر و بنەوشەیە اینجا هەوربی بەفربی زستانبی لە هەموو وەرزەکان دژەخۆر گرینگە دژەخۆر ناوی دژەخۆرە ئیتر خەڵک وازانە من زۆر پێم ناخۆش ئەو وشەیە بەکاربێ کرێمی هەتاو دامن پێ دەرم کرێمی هەتاو کە خۆر ژیانە. باشە دکتۆر یەک پرسیاری تر با بڵین لە فەیسبوک لە ئینستاگرام ئەچیتە سەر پەیجەکان لێشاوێک مەوادی ئۆنلاین هەیە ئەم موادانە بەبێ گەڕانەوە بۆ لای دکتۆر و کڕینیان بە شێوەی ئۆنلاین و بەکارهێنانیان دواتر کە نازانیت چییە بەڕاستی چی ینی چ زیانێک بە پێستەگەێنێ ئەو موادانە پرسیار زۆر جوابی پرسیارێکی بەڕێز بدەمەوە ئەو مۆزوع زۆر دوسێ جارم باس کردیە
ینی ئەو جیراوانە یان ئەو ماوادەکەی ئەو ماوادانی کە لە ئۆنلاین بەکاردێ بە تایبەتی ئەوەی پێی دەگوترێ جیا دەرمان ئەوانە پێ ئاشاب ئەوانە کە پێترێ جیا دەرن ئەوانە زۆر زۆر زیان بەخشن چونکە هەر هەمووی پڕە لەم کۆرتیزۆن اینجا کە بەکاری دەینی بەڕاستی مانجی یەکەم پێستت زۆر جوان دەبی چکە کۆرتیزۆنە ینی ها دەرزی دەرزی دیکسۆنە حەبی دەخۆی پێستت پف دەبێ و بیداتی جوانە بە زیانەکەی لەوانەیە ئەو مانگەی کە جوان بووی بە ساڵێکیش پێست دووکە خۆشی لێنێتەوە ئەوەندە زیانت پێ بگاتن ڕاست باش ئێستا من دکتۆرەگە سێرێکی ڕوخساری من کەی ینی پێویستم بە فیلەر و دکتۆر ئەو هەر ڕۆتینیش بەکار نایێنێ ها پێم و زۆر سروشتە پێ بڵێ کەمە ڕۆتین بەکار بێنە نابێ ئەوە یەکە پێشێ پێ بنێ پێست بە فیلەرە دەمچوت بچی دەشۆی ئێوە ناڵە ڕۆتین بەکار جارێکە گەری بۆ نمونە یەک جار بە ساابون ئیتر وەکوتر بەس بە ئاوەی شۆم لۆ وڵی خۆشم نازانم هەر شتێکی ڕاهاتوی ڕاهات مەسەرەن پرسیارە زۆر دەکرێت ڕۆژێت چەند جار دەمەچوان بە سابون بشۆم یای سابون باشە بەکارێنانی سامی جیاوازەرگە بەڕێزت ئەگەر پێستم زۆر چاورە لەوانەیە پێویستم بی ڕۆژێ 3 جار دەمچوان بە سابون بشۆم لەوەی پێستم تووشی زیبکە نەبی تو ئەو چۆریە لەسەری بڕواتن باشە بڵان بەڕێزت پێستت زۆر وشکە نازانم بەس لەوانەیە پێست زۆر وشک بی ڕاستە پێ ینی بتوانی هەفتەی جارێک پێ بشۆی هەفتەی 2 جار ڕۆژێ جارێک ینی کە پێستت شوشت وشک بوو ئەزیەتی دای خورا سوور بۆەوە پەلچی فرەدا مەیشۆ بە سابون یانیش ئەو سابونی کە بەکاردێنی کامەیە مەسە دەتوانی بە سابون بشوی هەموو ڕۆژێ بەڵام سابونەکەت شێدارکەرەوەی ڕاست یعنی ئەو سابونە نییە بۆ ئەو سابونە نییە کە دەستی بیتێ لە مارکێتێکا و دەبیێنی پێست دوشکە دەبی شێدارکەرەوەبی بە تایبەتی منداڵ کە دەیشۆی دەبی بزانی بە چ دەیشۆی منداڵ زۆر مهمە بتانی حتا جل شوشتنیشی جیاوازە کاریگەریەکان لەسەر دیار نابی با پیر بیا و سازانی دەمچاشتن بە سابون دکتۆر ئێمە ئافرەتان حەزمان لە میکاپە بەدەست خۆمان نییە حەزمان لێ جوان بین قەشەنگ بین بەڵام گرفتەکە لێرەیە نابێت تا چەند میکاپ بە دەم و چاومان بمێنێتەوە یعنی پێوەی بخەوی بەڵێ ئەو بابەتە زۆر دوور و درێژە یەکەم جار زۆرە میکەپێک بەکاردێنی ئەو جە چەند دەمێنێتەوە وایە ینی زیانەکانی میکەپ یەک جار زۆرن ئەگەر دەرێ پرسیار ئەوە دەکەیت چەند بمێنێتەوە چەند کەمتر بیەوەندە باشە ئەگەر دەتوانی ئێستا بڕێزت بەرنامەکە تەواوی یەکسەر شوشتت تەمان باشترە لەوەی تا ئێوارە بمێنێتەوە نیوەڕۆ بشۆی باشترە لەوەی تا ئێوارە بمێنێتەوە چەند کەمتر بی ئەوەندە باشترە دائیمەن زیانەکانی میکەپ کەی بە دیار دەکەوی زیاتر دەچێت بە دیاردەکە ئەوانەی زۆرتر دەمێنێتەوە لە سەپێستیان و زۆرتر میکەپ دەکەن کەسێک لەوانەیە بەس ئایلاش شادۆیەکی بەکاربیێنی یان فاوندیشنێکی بەکاربیێنی کەسێکی دیلەوانی هەموو شتەکەن ئێستا لەو ترێندەی پیشانێتدا بەڕێزت ئەو هەموو تەبەخەی لەسەر یەکدادنێت تەبعانەوە زۆر زۆر پێستی زیانی پێدەگا زیانەکانی میکەپش بە خۆ دەزانی زۆر زۆرن یەکەمیان لەوانەیە ببتە هەستیاری مەسەرەن سووربوونەوە خوران زۆر زار دکتۆر پێستم ئەو هیچ عیبی نەبوو ئەو فترەی هەز دەکەم سوور بووتەوە دەخورێ پەلچی فڕێ دەدا هاوسایە تووشی هەستیاری بووە پێی دەرێ هیچ بەکارنا هیچ بەکارناینم من هەموو شتەکەم تەبیز بەکارناینم بەس لە پێشە تو دەریز بکەم بەڵام دووسێ تەبەقە میکەپی ئێستا پێوەیە میکەپەکەی گۆڕی بی لەوانەیە شتێکی خراپی بەکاربینی لە ئۆنلاین شتێکی کڕی بیتن بەبلیکی زۆر جوانە هەرزانە کڕیتی تووشی هەستیاری بووە هۆکارێکی سەرەکی دروستبوونی جیبکە میکەپە ئەمن ملاحەزەی شتێکم کردیە ئەوانەی تازە شوو دەکەن کە دەستنە ساڵۆن هەر هەمووی دێتەوە تووشی زیبکە بووە نازانم هۆکارەکەی هەر هەمووی زۆر بە قورسی چەکەکە زۆر یعنی ئەو شتانەی فلچە و ئەو ئیسفەنجانی کە بەکاردێ لە ساڵۆنەکان لەوانەیە لە کەسێک لەو کەسێکی تر زۆر التیهاب ئەو مەسەرەن ڤایرۆسی تامیزکە بگوازێتەوە لە کەسێک لەو کەسێکی تر باشە دکتۆرەکە زۆر بە کورتی باسێکی فیلەر بۆ بکەیت چ زیانێک زیانی هەیە یان سوودی هەیە لەسەر زیاتر خانمان لەسەر ڕوومەت و لە ئێستادا دکتۆر سەرچاوێک سەلماندووانە کە ناتوانێت بتوێنتەوە کە ئەمە ڕاستە دەمەشاکە بەکارهێنانی
زیانەکان و سوودەکانی سوودەکان تەمان جوانکاریە گەنجت دەکاتەوە گەنجت دەکاتەوە جوانە ینی بەس فێلار بەخۆی کەلیمەکانی پڕکردنەوە پڕکردنەوە بەڵام بەس تەنیا لە پڕکردنەوە بەکارنایە لە شێدارکردنەوەی پێستیش بەکاردێ چونکە مادەی ترشی هالۆرۆنیکیش یەک لە شێدارکەرەوە بەهێزەکانی پێستە کاتە وەکو شێدارکەرەوە بەکاردێ زیانەکانی دەتوانین دابشکین لە بە دوو جۆری سەرەکی زیانەکان لە کاتی ئیشکردن زیانی لەوانەیە زۆر گەورەی هەبی بەسەبی ئەو کەسێکی ئیشت لۆ دەکا ینی هەڵەیەک لە کاتی ئیشکردن لەوانەیە کێشی زۆر گەورەت لۆ دروست بیتن زۆر گەورە ئەو کەسێک کە نەزانی شارەزا نەبی ئەم پێدرێن ئەنەتۆمی شارەزای ژێر پێستت نەبی کەچیە وەکو ئەوەی ئەتوو لە شوێنێک دەڕۆی هەمووی مینە بەس تو نازانی دەڕۆی بەتەمای خۆیان ئەوە تا دەردەچی یان دەرناچی بەڵام ئەگەر کەسەی شارەزای مینەکەیە ئەو کەسە دەزانی لەکوێ دەڕوا و لەکوێ ناڕوە ڕێک وایە دووەم زیان زۆری فیلەرەکەتە بەڕاستی شتی ئەوەندە خراپ هەیە ئێستا ئەوەندە خراپ بەکاردێ لەوانەیە ئەوە زیانی گەورە دروستکاتن دینە سەر سوالەکەی بەڕێزت یعنی کە دەرم شتی زۆر خراپ بەکارێمە دەزانین فیلەر دێتن ینی مارکە بەناوبانگەکان نووسرایە مەسەرەن شەریکەکە نووسرایە کۆنسنتریشنەکەی نووسرایە چەندی تێدا مادەکە چۆنە چۆن دروستکرایە زیانەکانی طبعا بە پرۆسەکی داچووە دەبی دەزانی مەوادی ئەوروپی دەبی مەرجەکانی سەلامەتی تێدابی لەو لای فیلەرێک دێتن لە سین لە بۆ لاشە لە بۆ جسم پاکەتەکی گەورەی ئەوەی بەکاردێ لە بۆ دەموچاو لۆ دەبەر هەرزانی دکتۆر زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ قسەکانت زۆر سپاس دکتۆر زۆر سپاس کە لەگەڵمانە بووی زۆر سپاس یەکێتی ئافرەتانی کوردستان 72 ساڵ بەر لە ئێستا لە سەردەستی کۆمەڵی خانمی شۆڕژگێر دامەزراوە تا ساوەکو ڕێکخراوێکی تایبەت بە مافەکانی ئافرەتان لە شۆڕشدا بۆ دەرخستنی تواناکانی ئافرەتان ئەمە جگەلەوەی بەردەوام لە ڕێگای کردنەوەی خول و ڕاهێنانی تایبەت کاری بۆ پێشخستنی ئافرەتان کردووە ئەم ڕێکخراوە 72 ساڵە بەردەوامە لە شۆڕشکردن و خەباتکردن لە پێناو دەستەبەرکردنی مافەکانی ئافرەتان لە پێناو چەسپاندنی یەکسانی لە ناو کۆمەلگای کوردیدا ئێمە ژۆک و ناوەندی سلێمانیەکی ئافرەتانی کوردستان لە شاری سلێمانیدا کۆمەڵە کار و چالاکی زۆرمان هەیە بە کۆمەڵە کار و چالاکی زۆرمان کردووە لە ڕابردوودا کە توانیمانە ئافرەتان پێ بگەێنن پشگیری ئافرەتان بکەین خول بۆ ئافرەتان بکەینەوە توانی پشگیری و ئافرەتانە بین کە دەیانەوە ببن بە خاوەن کاری سەر بەخۆی خۆیان. ڕێکخراوە لە سەرەتایە ئامانجی سەرەکیان کۆکردنەوەی تواناکانی ئافرەت بوو بە شێوازێکی گشتی بۆی کە لە بزافی ئازادیخوازی نەتەوەی کووردا بتوانن تواناکانی خۆیان دەربخەن لەو کاتیا شۆڕشی ئەیلول هەبوو بەشداریان کردووە لە شۆڕشەکانە پێ بە پێ لەگەڵ قۆناغەکانی ئازادبوونی کوردستاندا هەبوون و دواتریش هەموو هەوڵەکانیان چڕ کردەوە ئەم ڕێکخراوە بۆ ئەوەی ئەو شوێن پێ و ئەو ئازار و مێنەتیانی ڕژێمی بەعاز بەجێهێشت و نەیهێڵن و دواتر کاری کرد لەسەر هۆشیارکردنەوەی تاکی ئافرەت و بتوانن ماف و ئەرکەکانیان بزانن. بەێ بینەرا ببی شێوەیە هاتیینە کۆچین بڕگە و بابەتێنمێن ئەڕۆ هیڤۆیا ژیانەکە خۆش بۆ هاوسەرە و پێستێکی جوان بۆ هاوت خازم. خواتان لەگەڵ.